عاطف كاهيتي خاني ام دكانم كاهي اخوين اما تقريبا سيانزا بو 14 صاله من كردو ماما الحمد لله لخوابه زياد به مشتري مان هيا طلبي لي هيا بيش امش اما لشارع الجمهوري بون لوي تقريبا بيش 40 صال 45 صال خاڵۆکانم گشتمان لەوێ ئیشمانە کرد ئەمە ئەم ئیشە لەوێ ماوە بۆ ئێمە هەویرەکە ئارد و خوێیە ئەوەی هینەکە ئەوەی شیرەکە تامەکە هەیە ئەوە بە بڵێن ڤانیلەکە ئەڵێن جۆزیلێندەکە ئەڵێن گرامێلەکە ئەڵێن ئەوە کەیتریانش سرمهنەیە کاهی لە زووەوە لە کەرکووەوە یعنی لە کاتی حەسەن نەجم لە کاتی هین پەقڵەوەچاکانی قەدیمەوە ئەوانە یعنی بەیانیان کاهییانە کرد دوای پەقڵەوە و تشتیانی ئەفرۆشن یعنی ئەوە لە زووە هەیە 4.5 بۆ 5 کاهی حازرە حتا 12 هیمەڕۆ 6 ساعات 7 ساعات ئەوها ئیشەکەی نێمە جاران لە جێژنان پرنج و پیلا فاسوولیا بوو ئەمانە خوارد بەس ئێستا لە دوای سکوتەوە لەم لاوە هینە یعنی عالەم بەرەغبەت بە کای قەیماغەکە زۆری کای قەیماغە خۆ ئەمە کایی ئەتیادیە بە قەیماغەوە ئەفرێ هەیە کاییش هەمانە کایی حەلەبی ئەوەی ئەو کایی حەلەبیە لە کەرکووکەوە کەس ئیشی نێ ناکە بەس بە تایبەت ئێمە ئیشەکەین ئەو کای حەلەبیە سووریە ئەوە جیاوازە یعنی هینە فەرقەکە لەمە ئەوە شیرەکەی لە ناوێتی بۆرەگیش هەیە هەمانە قیمەی خۆمانیە قسەی کۆتایی ڤاڕ دەیکات.